بەمەبەستی داواکردنی موچەکانیان و دژی دواخستنی موچە کارمەندانی بەڕێوەبەرایەتی گشتی ئاوی سلێمانی بایکۆتی دەوامیان کرد. ئەوان هۆشداری دەدەنە حکومەت کە دەبێت بە زووی موچەیان پێ بدات. بەهۆی نەدانی موچەکانیان فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی بایکۆتی دەوامیان ڕاگەیاند تا ئەو کاتەی حکومەتی هەرێم بەدەم داواکاریەکانیانەوە دەچێت. ڕاشی دەگەێنن بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی داهاتێکی زۆری هەیە، بەڵام کەس نازانێت دەچێتە گیرفانی کێوە. لەبەرەوەی ئێمە داوای معاشەکەین، معاشمان نییە، هەمانە کرێکیە، مناڵی زۆری هەیە، بێپارەیە، بە شەرتێ دایرە و داهاتێکی باشی هەیە. تێگەی لە زمانی زووە ئەگەر هەچ مەشاکلێکی ژە بووە لە ناو حکومەتە معاشەکە هەر هەبوو، بەس ئێستا معاش بە هیچ شێوەیە یعنی وانەیە کە خەڵک بتوانێت ژیانی خۆی پێ بگەڕێت. بەنسبەت داهاتی بەڕێوەبەرایەتیەکە ناتان، بەڵام بەنسبەت داهاتی دایرەی ئەوانەیە ئەوە کە وەریەگەڕنەوەینێنن بە بانق و هەرەوە نەلای ئێمە بەردەستی ئێماکەوێ. ئێتەکە لە دوای بانقەوە کەس نازانێت چی لێت. وەڵای بایکۆتی دەوامەکەمان بۆ ئیهمالی حکومە دەگەڕێتەوەوانێ قوربانشان. بۆ ئەم دەسەڵاتە هیچی پێ نییە بۆ نە بۆ میلەتەکەی، نە بۆ مۆزەفەکانی، نە بۆ سیاسەتەکەی خۆی کەیکە. هەموو شێوازەکانی بۆ غەڵەتەکانی خۆی گەڕێتەوانێ مۆزەفیش ئەوە نزیکەی دوومانە مەعاشی وەرنەگرتووی ئەمڕۆ ئاستاوە بە بایکۆتکردنێک وەکو ئاگادارکردنەوەی بۆ حکومەت کە بەم سیاسەتە غەڵەتانی خۆیان بچێتەوانێ. ئەو پرسیارە زۆر جوانە، بەزە بێ پرسیارە لێ چێ بکرێت کە بۆ نمونە پلێشی باڵایە بێ لەم حکومەتەیە، ئایا ئەم داهاتە زۆرەی کە لەم هەرێمی کوردستانەیە کۆکرێتەوە بە داهاتی ناوخۆتەوە بۆ داهاتی کە لە بەخاوەیەت بەم نەوتەوانێ بە گومرگەکانەوانێ ئایا چی لێت؟ هەچ دەمیەس بەرپرسێکی ژەکەیتەوانێ یەکەم کەسیان کە وەزیری داراییە ئەڵێ ئاگاداری ئەم مۆزانی. ئەی چی ئاگادارە لە وڵاتەیە چ کار بەدەستێک هەیە؟ ئێستا بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی داهاتێکی چاچی هەیە و یەکێکە لە دایرەکانیش کە داهاتێکی باش بۆ حکومەت کۆوەکاتەوانێ. بایکۆتی فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی پەکەوتنی ئیشوکاری هاوڵاتیانی لێکەوتەوە. هاوڵاتیان دەڵێن ئێمە و فەرمانبەرانیش گیرۆدەی ئەو گیر و گرفتانەین کە حکومەتی هەرێم دروستی کردوون. ئەزانی چۆنە ئێمە وەکو هاوڵاتی گیرۆدەی هەموو مۆزەفەکانی من ئێستا وەکو خۆم هاوڵاتیەک ئیمزایەکم بەوێت لە بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی بۆ ئینجازە تازەکردنەوە، بەڵام ئێمە گیرۆدەوانین، کارمەندەکانی گیرۆدەی دەسەڵاتن. چیان لە دەسەڵاتێ موچەیەکی بەسیت و هیچی تر. ئێمەش من شخصی خۆم ئیمزایەکمەوە ئەوە تقریبا هەفتەیەک ئێمە وەڕم ئەلە بڕە بۆ قاتی ژێرەوە کۆمپانیایە، ئەگەر کۆمپانیایە تۆ بۆ لەسەرەوە جوملێ کارمەندە داناوە بەبێ هیچ شتێک. وەڵی هاوڵاتیش و فەرمانبەریش هەردووکمان گیرۆدەین، دەسەڵاتیش هیچ ئاورێک لە خەڵک نایەتەوە، نە لە فەرمانبەرن لە هاوڵاتی، نە هاوڵاتی داواکارێکی قورسیە نە فەرمانبەر ئەڵێ موچێکی بەسیتم بەرەفەر، هاوڵاتی ژەڵێ چیم لە توێ دەسەڵات ئاو مەوێ کارەبا مەوێ خزمەت گوزارێکی بەسیت مەوێ. دواخستن و پاشەکەوتی موچە سیستەمی نوێی حکومڕانی هەرێمی کوردستان و کێشەیەکی دیکەیە بۆ سەر کێشە کەڵەکە بۆکانی سەرشانی هاوڵاتیان. دەوامی نوێی فەرمانبەرانی هەرێم بە جۆرێکە، مانگێک دەوام دەکەن و مانگێکی ژمان بۆ موچە دەگرێن بێ ئەوەی کار بەدەستان و حکومەتی هەرێم هیچ چارەسەرێکیان بۆ کێشەی موچە کە سادەترین مافی فەرمانبەرە هەبێت. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلێمانی.